ئەمڕۆ کۆمیتەی ڕێخستنی هەڵەبجەی شەهید لە یادی شەشەمین ساڕۆژی شەهیدبوونی مقەدەم ئەشرەف و شەهید نیازی کە لە ناحەی ئەنگیجە لە پارێزگای کەرکووک شەهیدکران. کۆمیتەی ڕێخستنی هەڵەبجەی شەهید وەک ڕێزلێنانێک بۆ ئەو دوو شەهیدە ئەمڕۆ هاتینە سەر گوڵکۆیان و دانانی تاجە گوڵینە لەسەر گوڵکۆی هەردوو شەهیدەکە. و لێرەشەوە بەڵێن دوو پاتەکەینەوە بۆ کەسوکاری شەهیدان کەوا درێژە پێدەری ڕێبازەکەیان بین و بەردەوام بین. ئیمڕۆ 6 ساڵ تێپەڕە بێ بەسەر شەهیدبوونی کاگە ئەشرەف و برام و شەهید نیازی هاوڕێمان و بەڵێن دوو پاتەکەینەوە کە درێژە پێدەری ڕێبازەکەی شەهید نیازی و شەهید ئەشرەف بین و هیوادارم ئەم ئەزموونەی حکوومەتی هەرێم کە تێک نەچێ و بیرێک بکرێتەوە لە بنەماڵی شەهیدان و ئەم ئەزموونەی کە هاتووەتە ئاراوە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەرهەمی خوێنی هەموو شەهیدان و ئەم دوو شەهیدە بەڕێزەی. ئێمە تا سەر ئێسقان شانازی پێوەکەین. ئێمە یەکەم شەهیدمان نییە، ئەمە بۆ خۆتان ئاگادارن دووەم شەهیدمانە. ئێمە فەخر و شانازی پێوەکەین، هیوادارین یەکێتی چاوی لە مناڵ و دایک و کەسوکاری و شەهیدانە بێ. بە تایبەت داوام لە هاوسەرۆکانی یەکێتی هەیە. بەڕاستی کەسوکاری شەهیدان بێنازن بە تەواوی.